پێغەمبەرمان فەرمووی صلى الله عليه وسلم لا تسبوا أصحابي هیچ کەسێک جنێو بە سەحابەی من نەڵێت فوالذي نفسي بيده سوێن بەو زاتەی کە گیانی منی بەدەستە لو أنفق أحدكم مثل أحد ذهبا ئەگەر بەقەد چێوی ئوحود زێر ببەخشن ما بلغ مد أحدهم ولا نصيفه ناگەن بەو مشتەی کە سەحابەی من دەیبەخشن ناگەن بە نیو مشتیش سەحابەی من کە کارێک دەکەن ئەوەندە بە ئیخلاسەوە دەیکەن ئەگەر ئێوە بەقەد یەک چێو ئاڵتون ببەخشن ناگەنە مشتێکی ئەوان ناگەنە نیو مشتیشی یەکێک ڕاز دەبێت تۆ دەڵ ئاخر فڵان کەسیان ئەو هەڵەیەی کردووە ئاخر فڵان کەسیان فڵان غەڵەتەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە هاوڵی من تووشی هەڵە نابێت بەڵکو پێی فەرمووین چاکەکانیان ئەوەندە زۆرە کە ئەگەر تووشی هەڵەیەکیش ببن خوای تەعالا لێیان خۆش دەبێت بۆیە دەفەرمێ ئەگەر بەقەد چێوی ئوحودیش ببەخشن ناگەنە مشتێک و نیو مشتی ئەوانیش بۆی تێبگەی کە ئەگەر هەڵەیەکیشیان هەبێ خوای تەعالا لە بەحری چاکەکاریەکانیاندا دەیشواتەوە و دەیبا